ئەو گۆرانیا بەداواکاری کاکە سیدادی خۆشەویستە پێشکەشە بە گولێ خان. بەجارێ دڵت بردم مەگەر تەماشات کردم بە غەمزەی چاوەکانت وێڵ و نابینات کردم بە غەمزەی چاوەکانت وێڵ و نابینات کردم بۆ هۆگری خۆت کردم بۆ بە خۆت شەیدا کردم ئەهلیمانەوە نەبووی هاتیم و بتەلات کردم دڵم پێدای ڕۆیشتی بێکەس و تەنیات کردم وەک مەجنوونی شەیدەی شێت توڵ وەدات کردم فەرهادم کەوتمە شێوان ئاوارەی سەحرات کردم دووربووم لە خەم و جەفا بازار ئاشنات کردم وێڵ و عەوداوت کردم بێلانە و پەنات کردم تەمەنی گەنجی مڕۆیی لە ژین بێهیوات کردم کە هاتی بۆ ڕۆیشتی بۆچی بێنەوەهات کردم دەرگای بەختەوەریشت بەسەردا قەپات کردم. دەردم سەختە چاوەکەم سادە خیلتم وەرەوە با جوابی سڵاوەکەم ئادەی جوابم بەرەوە نەمزانی بێ بەڵێنە نووسی بووی لەسەرەوە نووسی بووی واز بهێنە خۆتم لێ دوورخەرەوە نووسی بووی واز بهێنە خۆتم لێ دوورخەرەوە نووسی بووی ملوانکەکەم توخدا لە ملکەرەوە ئەو وێنانەی بۆم ناردی هەر هەمووی ڕەشکەرەوە ئەو وێنانەی بۆم ناردی هەر هەمووی ڕەشکەرەوە ئەو وێنانەی پێم ناوی ئەزیەت نییە بمبەرەوە تکات لێ دەکەم میتر لە ژینم ڕۆ دەرەوە ئێستا من نەڵقەدارم بیر لە من مەکەرەوە کەوای ودیارم کەتمە ناو دەریای کەسەرەوە چونکە سیدات پێی خۆشە چینە ژوورەیە لە دەرەوە مادەم سیدات پێی خۆشە بۆی دەڵێن لە دەرەوە. بۆچی وا تەنیات کردم چێ هاتۆتە ژیانت تۆ بۆ من بووی بە دەردێک چێیە بۆتە دەرمانت حەسرەت و جەفام کێشە بەسەر هیزر و هیزرانت نەفرەت دەخۆت و عەشقت لە دڵی بێویژدانت شادیکەی تۆ نامەر بووی ڕەنجانت دڵی خۆزگە و ئومێدم خستە دەستت وەرانت ئەو بەندانە هەمووی نوێ ها یەک قڵی دووبارە نییە
یاخوا ڕۆژی ڕووناکرد تاریک پێ وەک شەوانت بیستم کە باست کردوم لە لای کسە هاوڕەکانت بڕۆ ناچۆ بێوەفا درۆیە ئەشکی چاوانت پەشیمانم لە عەشقت درۆیە شین و گریانت فرم شريفي وحمد زيرك هنري جلال قصب بخوتو براكانت اسماعيل جلال قصب دوستو براجانت حمد زيرك حسابك يرجينا برايا كانت إبراهيم جلال قصب أو شوبو مميوانت إبراهيم جلال قصب أو شوبو مميوانت للجوية حاجي عمر تابلين بند كانت حاجي الصلاة بيلتو لأخوتو خصبة كانت حاجي زيان الصلاة ولتو لأخوتو كرة كانت